کاردانەوەی گواستنەوەی پەیمانگە و خوێندنگای ئیسلامیەکان لە وەزارەتی ئاوقافەوە بۆ سەر وەزارەتی پەروەردە بەردەوامە. وەزیری پەروەردەش ڕایگەیاند ئامانجیان لەو بڕیارە ڕێخستن و بە ئەکادیمی کردن و بەرزکردنەوەی ئاستی زانستی خوێندکارانی پەیمانگە و خوێندنگای ئیسلامیەکانە. ئەو هەنگاوی کە حکوومەتی هەرێمی کوردستان ناوێتی لە ڕوانگەی ئەوەیە کە خوێندن لە هەرێمی کوردستان ڕێک دەخرێت، هەموو خوێندنەکان دەبی سەر بە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێنی باڵا بیت و لە هەمان کاتیشدا بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک لە ڕێگای یەکێتی زانایان کۆلیژی شەریعە و زانایانی ئاینی ئەو بابەتە ڕێک دەخرێت و خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام و خزمەتی ئەو خوێندکار و قوتابیانە دەکرێت کە لەو بوارەدا هاوکات لەبارەی گواستنەوەی پەیمانگە و خوێندنگای ئیسلامیەکان بۆ سەر وەزارەتی پەروەردە وەزیری ئاوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمیش بڕیارەکە بە گرنگ بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی خوێندکاران ناو دەبات. ئێمە جارێکی تر دووبارەی دەکەینەوە دڵنیای هەموو ئەو بەڕێزانە دەکەینەوە کە لە ڕووی دڵسۆزیەوە ڕەخنە لەو هەنگاوە دەگرن، دڵنیایان دەکەینەوە کە بەرەو باشتر دەڕاتن و ئیجابیانەتر بۆ خوێندنی ئیسلامی و بۆ قوتابی و مامۆستایانی ئەو بوارە باشتر دەشتێتەوە. نیگەرانی بەشێک لە مامۆستایانی ئاینی لەسەر بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بەردەوامە و داوا دەکەن بڕیارەکە جێبەجێ نەکرێت. بەڕاستی ئێمە ناڕازین، پێمان وایە مەدرسە نەمێنێ حوزرەکانیش یعنی بۆ جۆرێکی ئێستا هەیە هەر پێی ناوترێ حوزرە بۆ جۆرەکە هەیە ئەبێ بەدیلێکە بێ حقیقەتەن ئێمە ناڕازین. ئێمە 38 مەدرسە هەیە نەخێت 38 مەدرسە لە کوردستانە هەیە پێش ئەم دانیشتە ئێمە موافقەی 36مان وەرگرتووە کە ناڕازین. لە بەرامبەردا بەشێکی دیکە لە مامۆستایان بڕیارەکە بە گونجاو دەزانن و دەڵێن سیستەمی خوێندنی ئیسلامی ڕێک دەخات و ماف و ڕێژەی دامەزراندنی مامۆستا و خوێندکاران زیاتر دەکات. ئێمە وەکو پەیمانگەی زانستە ئیسلامیەکان من بەش بە حاڵی خۆمە گوڕاگەری ئەم پەیمانگایە و قسەشم لەگەڵ زۆربەی مامۆستاکان و قوتابیەکان کردووە، زۆربەی هەرە زۆری بەڕاستی پشتگیری لەم قرارە دەکەین. لە هەرێمی کوردستان 225 قوتابخانە و ناوەندی خوێندنی ئیسلامی هەیە و 11286 خوێندکار لەو ناوەندانە پرۆگرامی ئاینی ئیسلامی و زانستی دەخوێنن. شیراز عەبدوڵڵا، NRT هەولێر.